ما میوانداری بەڕێز هەرێم ڕێبوارمان کردو بەڕێزان شارەزای بازاڕەدارایەکان و مامۆستای زانکۆن کاکەرم بەخێراتی خوشحاڵ بووم دەمێکە دیار نیت سەرکەوتوبی بازارەکە زۆر ناجێگیر بووە دڵنیام ئێوەش لە بەردەوامی لە سێرچوو لە گەڕان و پێشبینی بوون ئەوەی کە ئێستای بینی چاوەڕێ کراو بوو هەرگیز بیرت لەوە کردبووە لە ماوەیەکدا وەکۆی کە ئێستا دەگوزەرە ئەو نرخانە بەو شێوەیە بێت پێنوێنی دۆلار بەرز بێتەوە لێ کاتە نرخی زەر بەرز بێتەوە و بەرزبوونەوەکەشی زۆر خێرا و بەردەوام بێ هەمووی ئەیبینین لە ئاستێکی بەرزبوونەوەیە ئەمە تا چەند پێشبینی کراو بوو و تا چەند ئەتوانرێ بکرێتە بنەمایەک بۆ داهاتووی ڕاستە هاژە خان وەڵاهی ئەمڕۆ پێشەوەی کە لە ڕووی تەکنیکی و فەندەمنتاڵەوە باسی بازارکەن کە چی وای لێکرد ئێمە لەگەڵ بەڕێستا زیاد لە 20 بەرنامەمان کردو باسی نرخی 3000 و 4000 زێڕمان کردووە وەگەر بەبیریشت بێمە ساڵی 2021 یەکەمین کۆنفرانسی بازرگانی زێڕمان کرد لە هەرێمی کوردستانە کە جەنابتان سپۆنسەری میدیایی کۆنفرانسەکە بوون لەوێش ڕاستەخۆ بەرنامەیەکمان کرد بێکەوە باسمان لەم پێشهاتانە کرد کە لە حاڵەتی ئێستا لە بازاڕە داراییەکانە لەسەر سعری زێڕ ڕووەیان بەوەکو پێشبینی دوورمەودای ئەمە هەمیشە چاومان لەو وەک کە سعری زێڕ بەڵێ بەرز بێتەوە 3000 و 4000 دلار ببینێ بەڵام ئەوەی کە لەم کۆتاییانەیە ڕوویە ڕاستیەکەی ڕازگۆ بینی ئەمە پێشبینی 4000 و 4100مانەکرد بەڵام بەم خێراییە ناکە لە بازارەکان ئەڕۆیە ئەمە کێشەکە بەم خێراییە بازارەکان بە تایبەتی بازاڕی ئاسیا لە کرانەوەیەوە لە دوای بزات سعات دویشەوە بە بەردەوامی بۆ ماوەی تقریبانەوە 2 مانگە سعری زێڕ لە ئاسیایە بەرزبوونەوە تۆمارەکە ئەمەشە گەڕێتەوە ئەوەی کە بۆرسەی تۆکیۆ لە ڕاستە زێڕێکی زۆری کڕینێکی زۆر ئەکرێت لە مەسلەی زێڕە بە دوای ئەویشە کە جەلسەی نیویۆرکە کرێتەوە سێشنی نیویۆرکە کرێتەوە بە هەمان شێوە سعری زێڕە بینی بەرز دەبێتەوە لە حاڵەتی ئێستەیە ئاماژەت بە خاڵێکی گرنگدا وتت کە ئیندێکسی دۆلاری ئەمریکی ئەم 2 ڕۆژی ئەخیر لەگەڵ زێڕ هەردووکیان پێکەوە بەرزبنەوە ئەمە خۆی لە ڕاستیە بەرزبوونەوەی ئیندێکسی دۆلاری ئەمریکی لەگەڵ نرخی زێڕ لە یەک کاتە ئاماژەیەکی خراپە بۆ ئابووری نێودەوڵەتی چیمان پێڵێت عادەتەن خۆی بەرزبوونەوەی نرخی زێڕ لە بازاڕەکانە جۆرێکە لە شاهدیدان و گەواهەتدان بۆ ئەوەی کە دۆخی ئابووری نێودەوڵەتی باش قۆناغەشی مەترسیدانەتی پەڕێ لە لایەکی تریشەوە بەرزبوونەوەی کە دۆخی ئابووری نێودەوڵەتی تەواو نیە لایەک شۆ ئیندێکسی دۆلار بەرزەبێت و ئەویش هەر ئاماژەی مەترسیە لەبەر چییە لەبەرەوەیە کە بەشێکی زۆری وەبەرهێنەر و بازرگان و ئەوەی کە پارەی هەیە لە ڕاستیە ئەو ئەسێتانی کە هەی بووە لەوانەیە پشکی کۆمپانیەکانی هەبوو لەوانەیە بەشێک لە بازاری کریپتۆکەرنسی پۆرتفۆلیۆکی بەشێک بوو بێ لەوانەیە ئینڤێستمنتی لە بواری عقارات و شتی ترا کردبێت ئێستا لە حاڵەتی ئێستەیە پەنا ئەباتە بەر کاش پەنا ئەباتە بەرەوەی کە ئەم پشک و عقارات و مڵک و ئەو شتانێکی هەیەی بیکە بە کاش پەنابردنە بەر کاش واکات کە ئیندێکسی باشە ئەمە ڕاستە بەڵام ئێستا نوێترین هەنگاوێک هەواڵێک کە هەبێ ئاگربەستی نێوان حەماس و ئیسرائیلە کەمە کەواتە نیشانەیەکی گەورەیە بۆ کەمبوونەوەی مەترسیەکان چی لەم دۆخە کات کە ئێستا وەکو تۆ هەمووان ئەزانین کە چی گوزەراوە یاخود چی لە ئیندێکسی دۆلار و زێڕ ئەمە لە ڕاستیە ئەگەر تەحلیلێکی یعنی چۆن بڵێن قابلی دۆخەکە بێ ئەوەیە کە ڕێکەوتنی ئەو ڕێکەوتنی کە لە غەزە ئەکرێت بۆ ئارامی شەرقی ئەوسە زۆر گرنگە و تا ڕادێکیش بۆ بازاڕە داراییەکان و بازاڕە نێودەوڵەتیەکان گرنگە لە چ ڕوویەکەوە لەو ڕۆی کە ئیتر هەڕەشەیەک لەسەر بەرزبوونەوەی سعری نەفت لە بازاڕەکانە ئەگەر هیچ نەبێت دروست نابێت فمن پێم وایە ئەم ڕێکەوتنێ لە حاڵەتی ئێستاە ئەکرێ ئەوەندە تەئسیر لە بازاڕی وزە و پشتی کۆمپانیا پیشە سازیەکانەکە لەوانەیە تەئسیر لە نرخی زێڕ نەکات لەبەرەوەی وەستانی شەڕ لەو منتیقەیە ئاماژەیەک نییە کە دۆخی اقتصادی نێودەوڵەتی بگەڕێتەوە دۆخەشی باب کێشەکانی فیدراڵی چارەسەر ناکات کێشەکانی ئیداری ئەمریکی چارەسەر ناکات کێشەی رووسیا و ئۆکرانیا چارەسەر ناکات کێشە داراییەکانی ئەوروپا چارەسەر نابن فلەو ڕۆ من پێم وانێ کاریگەریشی گەورە بکاتە سەر بازاڕە بەڵام لە ڕۆی بازاڕی وزەوە گەرێمە تەماشای بکەین لەبەرەوەی کە ڕۆژەڵاتی ناوەڕاست دابینکەرێکی گەورەی بازاڕی وزەی جیهانی بەڵێ لەو دڵنیاییەوە تا لەو ڕادەیە ینی لەو مەجالەیە تا ڕادێکی زۆر دڵنیایی لەوانێت بداتە بازاڕەکان احتیمالاتی گرانبوونی سعری نەفت لە بازاڕە باشە مام ساهرم ئێستا ئەما بینین لەلایەکەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەش بینین کە داخرانی حکوومەتی ئەمریکا و کێشەیەکی گەورەی ئابووری هەیە ئەوە گەورەترە لەوەی کە کاریگەری هەبێ لەسەر نرخی زەر
من پێم وایە داخرانی حکوومەتی ئەمریکی چی دروستەکە ینی هەموو شتێک هەر ینی بابەتێک بۆ بەرهێنەر نائارام بکە نادڵنیایی بداتێ بەرچاوی ڕوون نەبێ واکات کە سیحری زێڵ گران بێ ئەمەش لەو ڕوانگەیەوە تەماشای داخرانی حکوومەتی ئەمریکیەکەین کە لە ڕاستیە جۆرێک لە نائارامی دروست کردووە. باشە ئەزانرێکە کاتیە خۆشیانەڵەن ئەمە کاتیە ڕاستە بەڵام ئیتر ئەم بۆ نمونە کاتیە بەڵام تاثیر لە کۆمەڵک شتەکە لەیەکێک لەو شتانە بۆ نمونە هەفتەی پێشووکە وایە داتاکانی کار داتاکانی NFP لە ئەمریکا وڵاو بکرێنەوە کە تەواوی بازاڕەکان و بانکی ناوەندی ئەمریکا چاوەڕێم داتایانە بوو بەڵام لەبەرەوەی کە لیبەر بیرۆستاتستیک سەر بە حکوومەتە و فەندی لەلایەن حکوومەتەوە بەدابین نەکرێت کارەکانی وەستاوە داتاکان بڵاو نەبوونەوە کە ئەم داتایانە بڵاو نابێتەوە بۆ نمونە گەڕێک نەکەون داتاکانی هەڵاوسانیش بڵاو نابێتەوە. باشە فیدراڵی لە کۆتایی مانگیدا کە قرارە جارێک کە سوودی بانکی دابەزێنە سەر چه ئەساسێک سوودی بانکی دابەزێنە کە نە داتای کاری لە بەردەما بێ نە داتای هەڵاوسانی لە بەردەما بێ ئەوانیش بەرچاویان ڕوون نییە بۆ نمونە ئەکسپێکتیشنی بازار لە حاڵەتی ئێستەیە دابەزاندنی دوو جاری تری سوودی بانکیە لەم ساڵە بە ڕۆژی 0.25 بەڵام ئەگەر ئایم دۆخێت شەتداونی حکوومەتی ئەمریکا بەردەوام بێ داتاکانی NFPمان نەبێ داتای هەڵاوسانمان نەبێ فیدراڵی بە شێوەیەکی کوێرانە ئەتوانێت لە خلالی دوو مانجی داهاتوە دوو جاری کە سوودی بانکی دابەزێنە خۆی ئەمە پرسیارەکەی ئەمەش چی دروستەکە دۆخێک لە نادڵنیایی لە بازاڕەکانە دروستەکە کەوارە بەبەرهێنەر و بازرگانەکە تا ڕادەیەکی زۆر پەنا بنە بەر ئەو ئەسێتانی کە سەیفن لە بازاڕە بۆ نمونە بۆیە سعری زێر باشەکەواتە بۆ ئێمە لە کۆتایی چارەکی ئەم ساڵی پێشبینی ئەوە کرێت کە بەو شێوە بەردەوامە زێر بەرز بێتەوە ڕاستیان من پێم وایە کە سعری زێر لە حاڵەتی ئێستاە نزیکە لە قیمەی خۆیەوە و نزیکە لەوەی کە ئێمە دابەزینێک بینی لە بازاڕەکانە ئەو پێش ئێستش بگاتە 4 پێمانەوە بکە 4,400 تۆپی زێر بێ لە خلالی ئەم ساڵە من پێم وایە زەحمەتە ئێمە 4,100 زیاتر ببینین لە بازاڕەکانە بەڵام 4,100 چی وای لێ کە بیبینین کراوەیە لەوە ئەم بۆ نمونە بەردەوامبوونی ئەم دۆخانەی کە باسماکە لە حاڵاتی ئێستا لە حاڵەتێکی تریشە بۆ نمونە ئەبینین JP مۆرگان و مۆرگان ستانلی ئەمانە کۆمپانیەکانی وا خەریکن 120 پۆرتفۆلیۆکانەکەن بە زێرکردنێکی زۆر هەیە بۆ منە کۆمەڵک داتا و ئەرقام لە بەردەستە من کە داتا هێچفاندەکان و بانکە گەورەکان و تریدەرە گەورەکانی عالەمە کە زێڕێکی زۆر زۆریان کردەوە بەردەوام لە زێرکردن من پێم وایە سعری زێردا ئەبەزێ بە دڵنیاییەوە چونکە لە بازاڕە داراییەکانە هیچ شتێک نییە هەتاوەکو کۆتایی هەر لە بەرزبوونەوە بەردەوام بێ ئەمە چەندین جاریش شاهدی سعری زێر بووینە بۆ نمونە هەر ئەم ساڵ کە 3,500 دلاری بینی گەڕایە بۆ 3,170 دلار کە نزیکی 380 دلار دابەزین ئەکات پاشان بۆ نمونە بەرزبوونەوەی تۆمار کرد و گەیشتە نرخی 4,000 لە 4,100 یەتەوە زۆر خوارتر یان کاتیە بێ و زۆر کەمە 300 دلارێک دابەزینی لێ ئەەکەم لێ بە احتیمالاتێکی زۆر احتیمالی ئەوەی هەیە کە 300 دلارێک بۆ ئەم چەند مانگی کۆتایی بۆ ئەم یەک دوو مانگەی داهاتوو تەسیحاتێک بە نزیک 300 دلار پاشەوە جارێکی پێ بڵێ دڵنیان بەرزە بچکە ئەو داتانێک کە لە بەردەستمانەیە ئەم دۆخی کە ئێستا باسیەکەین هەمووی پاڵپشتیەوە ئەکات کە لە ڕاستیە سعری زێر لە مستەقبەلا زیاتر بەرز بێتەوە باشە مامۆستای هەمووی چاوەڕێ واکە ئەگەر 100 دلار 200 دلارێکیش دابەزێ ئەنج بڕۆن بیکڕن ئەوە چی دروستەکە چونکە خەڵکێکی زۆر حتا لەوە بەرهێنیش لە سەرمایەدارە گەورەکانیش چاوەڕێ یەک تۆز دابەزینەکەن ئەگەر بێت و لەو کاتە ئەم هەموو خواستەی لەسەر بێ ڕێگادرێ بۆی کە ئەوەندە دابەزێت خۆی شتێکی احتیاطی ئەوەی کە بەشێکی زۆری تریدەرەکانی ناو بازاڕن ئەوانەی کە حتا هەندێک لە پۆرتفۆلیۆ و هێزفاندەکانیش ئەوان سپۆت ئەکڕن بە شێوەیەکی لە ئیTFەکان ئەکڕن لە بازاڕە ئۆنلاینەکان ئەکڕن ئەوانەی ئێرە لە دووبەی لێرە زیاتر بە شێوەیەکی فیزیکی ئەکڕێت ینی زێڕەکرێت بەڵام لە بیرمان نەچێت لە حاڵەتی ئێستەشە گرانبوونی وای کردووە کە ئەوەی جاران بە تەمای 3 کیلۆ بۆ ئێستا 9 کیلۆی پێکڕێ ئەوەی کە جاران بە تەمای 50 مسقال بۆ ئێستا 10 مسقاڵی پێ ئەمەش تەسیری هەیە لەسەرەوەی کە ڕاستە تەڵەب زۆرە بەڵام لە چاو جارانە نی و ڕوبعی زێڕی جارانی پێدێت چونکە بە 280,000 و 350,000 سعری زێر ماوەیەکی زۆر لەو نرخانە بۆکە لە 2020 ئەمە زۆر دوور نەڕێن لەو سعرانەیە بووە لە حاڵەتی ئێستا 820,830,000 ڕاستی نرخێکە بەڵام هاوشان نییە لەگەڵ بازاڕە واتە لەگەڵ دۆخی ئابوووریە خۆی ئەگەر ئێمە قسە لەسەر سعری زێر بکەین بەراوردی بکەین بە هەڵاوسان بەراوردی بکەین بە دابەزینی
توانای کڕینی دراوەکان ئەسڵەن سعری زێر لە بازاڕە داراییەکانە ئەبوایە لەم قیمەتەی کە ئێستا هەیەی زیاتر بووە پێم وایە بێ زیاتر بووە و پێم وایە زێڕش کاتی ئەوە هاتوو بگێت چونکە ئەمە جگەلەوەی کە دۆخی اقتصادی نێودەوڵەتیش خراپە ئەمە کۆمەڵی برێکسمان هەیە بە سەرکردایەتی ڕووسیا بچین ئەوان چەند ساڵێکە پرۆژەی دروستکردنی عملەیەکی هاوبەشیانەیە کە پاڵپشتی ئەم عملەیە بگەڕێنەوە شێوە کلاسیکیەکەی و بە زێر پاڵپشتی لێ بکەن و عملەیەکیش بێت لە تیجارەتی نێودەوڵەتیە بەکاری بێن ئەمە شێشێکە لەوە کارانەی کە ئەبینین سین بە بەردەوامی زێر ئەکرێ و سیاسەتی سین و رووسیاش بە ئاراستەیەکایە کە بە بەردەوام گرنگجی بە زێڕیان حتا لە ماوەکانی پێشوە ئەمە تەرحێک بۆ عێراق کرا کە کاڵاو کەلوپەل یاخود نەوتەکەمان بفرۆشین بە عێراق عێراق وتی باشە من بەس دیوانی چینی چی لێ بکەن بەڕاستیە وتیان بە یوانی چینی پێتە فرۆشین بەڵام ئامادەین هەمان ڕۆژ لە بۆرسەی شەنگەهای ئەم یوانە چینیە بکەینەوە بە زێر بوت باشە وەکو بەدیلێک پێم خۆشەکەمان زێر لە بۆتە شتێکی کە لە زۆربەی کایەکانەوە بەرهێنانی تاکە لە حاڵەتی ئێستا ڕوو سیاست اقتصاد فبۆتە هۆی ئەوەی کەم پێم وایە سعرەکە لە مستەقبەڵە زیاتر مامۆستا پێم خۆشە یەک دوو پرسیارە لێ بکەم کە زۆر بە کورتی بە باڵەو نەخێر پێم بڵێ زێر دابەزێ نزیکە لەوەی کە بڵێن دابەزێ باشە بەدیل بۆ زێر ئەدۆزرێتەوە نەک ڕێک جێگرەوەی زێر بەڵام هەوڵە درێ هەم بەدراو بێ بە کانزای دیکە بێ کە کێبڕکی بازاری پێ بکرێت لەگەڵ یا بەدراوە دیجیتالەکان بێ من پێم وایە بازار قەراری ئەوایەت کە زێر کانزایەکە کە هیچ هاوشانێکی نیە ئەمە قەراری بۆ بەرهێنەرەکانە لە بازاڕیانی وەکو چونکەوە بەرهێنەر لە حاڵەتی ئێستایا زێر وەکو بەشێک لە بیمە بەشێک لە ئینشورانسی کۆمپانیاکە ێزان لە حاڵەتێکی ناکاو کە دروست دەبێ بەبێ بەشێک لە پۆرتفۆلیۆەکەی زێر بێت لەبەرەوەی کە بتوانێت قەرەبووی دۆخێکی یعنی خراپی بۆ بکاتەوە من لە پێم وایە کڕینی زێر لای ئەوان شتێک نییە بۆ قازانجکردن وەکو جۆرێک لە پاراستنی شەریکەکان ئەوان بەردەوام ئەکڕن یعنی ئەکرێم کڕینانە لە 1000 بوو بێ لە 2000 لە 3000 لە 4 لە 5 لە 6 لە مستەقبەڵە هەر ئەکڕن چونکە بەشێک کۆمپانیەکان پێویستی بەوەیە کە زێڕی زیاتریانە بێ وەکو مەزدەرێک بۆ پارێزگاریکردن لە کۆمپانیەکان زۆر سپاس مامۆستا هەرێم ڕێبوار شارەزای بازاڕە داراییەکان و مامۆستای زانکۆ لەگەڵمان بی سپاس بۆ ئێوە زۆر سپاس